لێرە داوای لێکم با بگەڕێتەوە باوکی مناڵەکانمە ئێستاش خۆشمێت ماوەی چەندێکە کارێ نەکردو ماوەی 2 ساڵە بێ لە درامای سەرابەوە کە دەرهێنانی مەریوان ئیبراهیمە ئیشم نەکردووە دوای ئەوە یاخود ئەوە تایان ستافەکەم بەدڵ نەبووە یاخود پیان نەوت و منیان قبول نەکردووە ئەویش هۆکاری هەیە یاخود سینارۆ بەدڵ نەبووە هەلو سێشتە زیاتری تر نییە لە ماوەکە ساڵەکانی ڕابردووە کارەیە کرد و کە لە کافتریامانەیە کارتەکرد بزانم نەما ئەمانە بەداخەوە کافتریامان نەما بە حکمۆی لە زەرەرا بوو و ئیتر بڕیاری شما ئیتر نەچمەوە کافتریا وەڵاهی لەم کاتەیە بڵێن دۆخی هونەری زۆر خراپە من سوپاسی ئەو کەساناکەم کە لەم کاتەوە لەم وەزعەیە کە ئەگەر بە کورتە فیلمێکیش بێ ئەگەر بە فیلمێکی سینەماییش بێ قەعەکانیان پڕ کردوێتەوە ئەویش ئەگەر ساڵی جارێ بێ یاخود کاتێکی دوور و درێژ ئەتاکو ئێمە ئەگەینەوە بە فیلمێک بڕۆین بینەری فیلمەکە بین بەڵام ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەم کاتە هیچ ئیشێک نییە ئەویش حکومەت ئێمە داوا لە حکومەتکەین کە هونەرمان بۆ بگەڕێنێتەوە و دواتریش سندیکای هونەرمەندان لێرە بەرپرسە لە بەرەوەی ئەوان دانیشتوون دەوامی خۆیانەکەن بەڵام بە ناوی دوانی وەکو منەوە کە ئێستا ئێمە موچەمان نییە لە سندیکای هونەرمەندان ئەوان موچیان هەیە ئێمەش هونەرمەندین بەڵام چۆن تێتان بگێرم ئەوەیە کە مافی ئێمە کە هونەرە ئەوانەی خۆن ئەوان معاشیان هەیە ئێمە نیمانە بەڵام ئێمە کە هونەرەکەین و ئەچینەوە سەر تەلەڤیزۆن ئەوان لەسەر کورسێک دانیشتون پشتی کامێرن یعنی ونبوون خۆم هاوسەرەکەم من ناتوانم هیچ لێ دوانێک بم چونکە ئەو لێ دوانی خۆی منیش لێ دوانی خۆممە و ئەوەی کە گوێشتان لە لایڤەکەیە بوو هەمووی ڕاستی بوو بێکۆ ناژیواتە ناوەڵە جارە ماوەتەوە بەڵێ ماوەتەوە بڕیارێکی نوێ هەیە لەو بابەتەیە مەبەستم من لێرە داوای لێکم با بگەڕێتەوە باوکی مناڵەکانمە ئێستاش خۆشمەوێت بۆ ناگەڕێتەوە